دۆسێ بابەتی گەرمی ئەمڕۆی سلێمانی و بەشێکی زۆری کوردستانیش بوو. مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم لەبارەی پرسی دادگایکردنی لاهور شێخ جەنگی. بەڕێز دانا حەمەتەقیەدین کە ئەندامی تیمی پارێزەرانی لاهور شێخ جەنگیە لە سلێمانی لەگەڵمان ئەمڕۆژ بەشداری کردووە لە دانیشتنەکەی دادگا. کاک دانا زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. جاری پێم بڵێ دانیشتنەکەی ئەمڕۆ چۆن بەڕێوە چوو؟ ئەم کاتەی تۆ بینەرانی کوردستان 24 باش، ئەمڕۆ دادگایەکە دادگایەکی ئاسایی بوو. سەرەتا پێناسی تۆمەتبارەکان وەرگیرە، دوایی وتەی حاکم وتەی سکاڵەکارانی خوێندەوە و دادگایەکە بەم شێوە ئەمڕۆ سەرەتا بوو بە ئەمڕۆی. ئەنجا بڕیاری ئەو نووسراوی کە لە دادگای تەمیزی لە هێنابوومان بۆ هەواڵەکردنی دۆسیەکە ئەوە خوێندرا و بڕیاری هەواڵەکردنەکەی درا. بەڵێ کاک دانا چەند دۆسیە هەیە لەسەر لاهور شێخ جەنگی و براکانی یاخود ئەندامانی بەریگەل؟ دوو دۆسیە هەیە لەسەر بەڕێز کاک لاهور و ئەو کەسانی کە لەوێ ژیراون براکانی و هەمویان. دۆسیێکیان بە مادەی 56 کراوەتەوە کە ئینتیفاقی جیناییە. دۆسیێکی تریشیان مادەی 406 ئەوە تاوانی ئەنقەسە. هەر دوو دۆسی هەیە لەسەر کاک لاهور و هەواڵەکانی. بەڵێ کاک دانا ئەمڕۆ دادگا بڕیاریدا کە دۆسیەکە بگوازرێتەوە بۆ دادگای تەمیزی هەولێر. ئێوە خۆتان داواتان کردبوو یان دادگا بۆ ئەم بڕیاریدا؟ بەڵێ نەخێ، ئێمە لەسەر داوای تیمی پارێزەران داوامان کرد کە ئەم دۆسیە هەواڵەی دادگای تەمیز بکرێ و داوامان کردووە. دادگاش تەمیز ڕازی بووە و نووسراوی ئاڕاستی دادگای جینایەتی سێی سلێمانی کردووە. بەرز حاکم جەبار ڕازی بۆ بە نووسراوەکە و بۆ هەواڵەکردنی دۆسیەکە بۆ دادگای تەمیزی هەولێر. بەڵێ هۆکارەکەی چیە داواتان کردووە بگوازرێتەوە بۆ هەولێر؟ وەڵا هۆکارەکانی کە بێت هۆکارەکانی زۆرە. یەکەم کاک لاهور ئەندامی ئەنجومەنی ئاساییشە، خۆی ئەندامی ئەنجومەنی ئاساییشە پێویستە ئەمە یەک. دووهەمیان کۆمەڵێک ئێمە وەکو تیمی پارێزەران تێبین و سەرنجمان هەیە لە دۆسی تحقیقیەکەدا و ئەم هۆکارانە هەیە کە بوون بۆ هەواڵەکردنی دۆسیەکە بۆ ئەوێ پێداچوونەوە لە ڕێکاری یاسایەکانی. باشە، هەر دۆسیەکە گوازنەوەیان کاک لاهور وانی دیکەشکە گیراون دەگوازنەوە بۆ هەولێر؟ نەخێ، لە قۆناغ ئێمە دۆسیەکە داوامان کردووە گۆر دۆسیەکە چێتە دادگای تەمیزی هەولێر. لە دادگای تەمیزی هەولێر پێداچوونەوەی پێدا دەکرێت. دادگا خۆی خاوەن بڕیاری دا دووە نەقڵکردنی دۆسیەکە و بکەوە لەگەڵ تۆمەتبارانی ئەم دۆسیە کە تۆمەتبار کراون دەتوانرێت کاتە دادگا یان دادگا وربینی لە تحقیقەکەکە یان ئەڵەیە با دۆسیەکە لە سلێمانی ببینێت تۆ ڕێکاری یاسایەکانی جێبەجێ بکات. بەڵێ کەی ئەمە دەکرێت؟ کەی دەگوازرێتەوە؟ کەی دادگا دادەنیشە لەبارەیەوە؟ ئەم دادگا لەم قۆناغ ئەمڕۆ دانیشتنی لەسەر کردو و دۆسیەکە بڕیاری هەواڵەکردنی داوە. ئەمێنێت تۆ ڕێکارە یاسایەکانی دادگا خۆی لە دادگای جینایەت و ئەو کاتە دۆسیەکە دەنێردێت. لەمە دوو سێ ڕۆژەیە دۆسیەکە ئینشاڵڵا دەڕوات. کاک داناوتت کە دوو دۆسیەیە، ئێوە چاوەڕێیەکەن کە ئەم دۆسیە بگوازرێتەوە دادگای تەمیزی هەولێر یان دادگای سلێمانی دانیشتن لەسەر دۆسیەی دووەمیش دەکات؟ نەخێ، داوای گواستنەوەی دۆسیەی دووەمیشمان کردووە، نووسراوی ئەویشمان هێناوە. بەڵام هەندێک بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاساییش لە هەندێک ڕێکاری یاسایی ماوە و بۆی ڕێکردنی دۆسیەکە و ئەنجا هەواڵەی دەکەم یان نووسراوی ئەویشمان هێناوە هەردوو دۆسیەکە هەواڵەی هەولێر بکرێ. بەڵێ ئێوە چەند پارێزەرن کاک دانا لە تیمی پارێزەرانی ئەم دۆسیە؟ وەڵا وەکو ئەمڕۆ کە دەست بەکار بووین لەو تیمی پارێزەران نزیکەی 12 پارێزەرین، پارێزەری تریش زۆر هەبە خۆ بەخش بێتەوە. بەڵام ئێمە لەبەر ئەوەی دۆسیەکە پەرت و بڵاو نەبێت و ئاگاداری هەموو ڕێکارەکان بین، لە قۆناغی ئێستادا 12 پارێزەر کاری لەسەر دەکەین. ئەم 12 پارێزەرە هەمویان بۆ نمونە سەر بە بەرەی گەلن یاخود سەر بەخۆن هیلایەنەکانی دیکەی تێدایە چۆنە؟ وەڵام پارێزەرانە کوردن، خەڵکی سلێمانین، ئاڕا و بۆچوونی سیاسیی جیاوازمان هەیە لەناو هەموماندا و هەر بەڵام ئێمە میهنەی کاری پارێزەریاتی خۆمان دەکەین کە میهنەی کاری پارێزەر و تەسیری سیاسیمان لەسەر نییە. ئەمە هەمومان وەکو پارێزەر
لەم دۆسیان و پارێزەری خۆبەخشن بۆ کاگلاور و هەموو گیراوان بۆ نۆ بەس بۆ کاگلاور بە تاقیتەنیا بۆ گیراوانی لارەزار هەمووی ینی هەر ناوەکەشمان تیمی پارێزەرانی لالەزارە باشە بەرگری لە گیراوانی لالەزار باشە چاوەڕێی چیەکەن لە ئەم دۆسیە بە تایبەت کە دەگوازرێتەوە بۆ هەولێر وەڵام داواکەین جارێت ناتوانین پێش حەدەس بکەین ئەوە دادگای تەمیز بڕیار دەدا بەڵام بە داوەکو داوای ئێمە بێ ئەمە داواکەین ئیفراج بکرێ بە داوای ئێمە بێ بەڵام ئەوەی کە دەمێنێتەوە دادگا بەخاوەن بڕیارە ئێمە ئەوەی پێمان بکرێ بەرگری لە موەکیلەکانی خۆمانمان دەکەین بەپێی یاسا و بەپێی یاسا کاکدانا من و تۆ پێشتر قسەمان کردوتە چوارشەمە لای لاوری شێخ جەنگی بووم لە زیندان ئەتوانی باسی ئەوێن بۆ بکەی ژوورەکەی چۆنە لەوێ چیەکە ڕۆژانە سەرقاڵی چییە؟ کاک لاور لە ژوورێکی دوو بەسێدایە عادەتەن پێخەفی خۆی بۆ دانراوە تەلەڤیزیۆنێکی هەیە ڕۆژانە سەرقاڵی خوێندنەوەیە زیاتر و سەرقاڵی خوێندنەوەیە و متابعی ئیخبارەکانەکە ئەوەی کە قسەمان لەگەڵا کردووە خەریکی ئەمانەیە و بەس جارجارێکیش وەرزشی شەکاڵە جارجارە بۆی لە ژوورەوە مامەتە وەرزشێکیش بکەم هەر خۆی بەتەنیا لەوێ یاخود پۆڵات شێخ جەنگیش کات پۆڵات ژووری تەنیشتێتی ئەو ژووری خۆی تایبەتی هەیە هەر یەکێک سزنێک تایبەتمەندی خۆی هەیە ژووری تایبەتی خۆی هەیە کات لاور ئەمڕۆ هیچ پەیامێکی تایبەتیان نەبوو هیچ قسەیەکیان نەکرد لە دوای دانیشتنەکە لەگەڵ ئێوە نەخر هیچ نەخر ئێمە خۆ بەپێی یاسا ناتوانین هیچ پەیامێکیان لێ وەرگرینەوەوانە ئەگەر هەر شتێکمان بوێ لە ڕێگای بەڕێزدادوەری دادگای لێکۆڵینەوە ئاسایش داوا دەکەین بە بیبینینی ئەوش کە مۆڵەتمان دەدان ئەچی نبینی دەستخۆش بەڕێزدان لەوە پەیامەکانی چی پەیامێکە بێت چی داواکارێکمان بەر پەیامەکانی چی بوون پەیامەکانی چی بوون کاکدانا پەیامەکان پەیامی کاگراوە بێتاوانی خۆی سەمێنێ پەیامی هیچ پەیامێکی تری سیاسی وشتی نییە بەڵام ئەوەی کە پێی دەکرێت زۆر جار هەر ئەوە ناڵێ وەڵا زۆر جار تەکید چەند لەسەر خۆی ئەکاتەوە ئەوەنە سەر گیراوەکان ئەکاتەوە ئەڵێ ئەمانە کوڕی فەقیرن بۆ سەر هاتوونەتە لێرە بوون هەرەمەیە دەستخۆش بەڕێزدانا حەمەتەقیەدین ئەندامی تیمی پارێزەرانی لاور شێخ جەنگی لە ستۆدیۆکانی سلێمانی لەگەڵمان بووی دەستخۆش